لە تەوێڵە بووم لە دایک لە گرە شوم کردووە لە هەیاس 50 ساڵە شوم کردام لە هەیاسە دوای ئێواتومەتە سەیسایەق 43 ساڵام لە سەیساقە هەتی بەخوێکم باوکی کاوە کوژیە تا ئیستا خۆمە ژیێنم کەس نامژیێنێ یارمەتیم نادا تا ئیسە مناڵ بەخێوەکەم ڕەنج ئەدەم ڕائەکەم فەلاعە دەکەم کەسابە دەکەم ئیتر ئاوا گەیارمەتە ئەم پەرەزە و بە ئازایی خۆم و بە گوجیگۆڵی خۆم و نەکردە نەپاڕیامەتۆ لە خەڵق و بە ئازایی خۆم ژیانی یەک کچم هەیە و دوو کوڕ کاوە حەیدەر کەسە گەرمەم کردووە فەلاعەتم کردووە و دۆکەم کردووە و گوڵە بەڕزەم کردووە و خۆم ژیانەوە و خۆم ئاوم داوە خۆم تۆوم کردووە و بە دووری مەتەوە پاچە کوڵم کردووە ئیسە ئیژەت و خاچم شتیا هەردووکیان فلاتین و داماگ بوو ناتوانم هیچ کەم و ئەمە لە پارە کۆتم لە جیام و کەس نییە بم ژیانێ و کەس نییە خزمەتم بکات ئەو بووکمە نەوێ بەخوا بووکمە نەبووە کرم تێدا قسە حەق وەرە حەق شاخۆ شاخمان نەخورد ئەگەڕیان هابوونە مانگ لێرە کردو دێوە دێمانە کردو ئیتر ئاوا هەمووی ئەمان کرد 5 پرس و 10 پرس و 25 و 50 و 100 و ڕابێک و ئابەوە شۆڕشی کرد ئەوەی شۆڕشەکەمان بوو ئەوە گەی ئەم پەرەزە تێگەشتی بەنانە ڕقە و بە دامایی مەعاشی پێشمەکە 3 دینار بوو دامایی ئەکرد پێڵاو نەبوو لە پێیا قڵاش نەبوو لە پێیا خێرەمەڵ خێری پێکردن یارمەتیەدان کوڵەباڵیان گەرەک بوو شاڵیان گەرەک بوو نانیان گەرەک بوو شۆڕشی ئەوسا پارەی نەبوو دەوڵەمەند نەبوو بە ڕەنجی شانی خۆیان گلێنیان نەکردویان کرد خەڵی یارمەتیەدان 53 ساڵە من پێشمەرگە بووم لە تەوێڵا دنیا زانی ئیش و کارم کردووە لەگەڵ شۆڕشا بووم مەژنەکان شوا 5 کەس بووین فاتح حەمەپایدەر بوو من بووم و عیشەخانی کاکەشێ غوژنەسینی حەمەی حەمامکی بوو ئەنجا گوتەی دادەپات فاتمی حەمەپایدەر بووە مەسوولی هەموو ئافرەتانی پارتی و یەکێتی و هەمووی بۆ دەتەوێڵای یەک بووین زەمانەی ئیبراهیم ئەحمەوار ئەچوین دەگەڵیان ئەگەڕیای بە دوایانەوە بوون ئەچوونە زاوەر چوونە نەوسوو ئەچوونە چی پێڵێن شۆشمێ شاخۆشاخی دنیامانە کرد ڕامانە کرد لە ترسی تەیارە قەسبی تەوێڵەیە کرد ئاهاتە سەرمانە شکۆتمان دروست کردووە چوونە ناوی هەموو دنیا زانێمە چیمان کرد بۆ شۆڕش ئەی لە تەوێڵە ژێرواوە ئیسە شۆڕش وەڵام من قاید و پێشمەرگە لە تەوێڵا بوو چاوگەی هەورامان من ئازە بوو من ئەمرم 10 ساڵ بوو من ئەگەڕیەم باوکم خۆی هەر پێشمەرگە بوو خۆم پێشمەرگە بوو مناڵەکانمان باوک سەلاحی برام بچکەلە بوو خەرامان بچکەلە بوو فریشتە و من باش بوو من پێشمەرگە 53 ساڵە پێشمەرگەم تا ئیچە نووسیا خۆی لە لەق 53 ساڵە من پێشمەرگە ڕاکەم کاسپیەکەم هیچیشم بەعیل نەکرد 250 دینار مەعاشم بووی پارتی بڕیان هیچە هیچم نی ئیسە بۆی باشە بۆ خۆیان باشن بۆ دەوڵەمەندەکان باشن و بۆ مەسوولەکان باشن و ئێمە پەنجەمانەدا ئەوانە بوونەوە پیا و مانگی 7 ملیۆن وەرەگرن و 8 ملیۆن وەرەگرن و ئێمە جاوە تا دانیشتی کە ناسین ئەیدینی پێشمەرگەی چی و شتی چی واز بێرە ئەوسا خۆش بوو هەوساچین بۆ هەورامان بۆ سەیران بۆ ئاوێسەر بۆ لادێ خۆمانە گۆڕی کەڵاو زەرمانە کردە سەرمان مناڵمان بوو مناڵمانە برد ئەچین بۆ ئێران بۆ حدود ئاهاتین چین بۆ شۆشمێ بۆ نۆزوو حڕ بووین ئیسەویش دایەک ناڕوین و باژنی ئەوسا ئازا بوو کڵاشیەتنی و تەچیە ڕست بوو جاجمیە کرد و کاسپیە کرد و پاچە کۆڵە دەر و دەشتیە کرد و تویە چنیە و باخوباخاتی هاوردە ناو لای ئێمە ئاوا بوو حڕ بووین دای ئێمە خۆش بوو خۆمانە ژیان وەگی سەر نەبوو نەخۆشی نەبوو هەموو مانگای بوو مەشکەی بوو دۆی بوو مریشکی بوو قەد و قادی بوو ئابەوە خۆمانە ژیان ئەوە دەری ژێرە
ئەلەوەی چی هەر پەلکەیەکم لەگەڵ قاچ باشەڕیا کرد ئەوە نە زۆر و درێژ بوو ئیسا ئاوا بۆ خۆی گشتی هاتەوە گشتی تەواو بوو مەینەتی شارە زوو گشت قژم نەماوە سەرەوە چی دێکەم ماوە تا ئەی بینیت ئەو تۆزەما وەڵا لەم نەخۆشیە وام دیاتەوە پەکەم کەوت ئەوە قژم زۆر بوو من وا لەم ماوە ئالێوێ مابوو